سلاوتان لێبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لە شوێنە دڵخوازەکەی خۆمم لە بەغداد لە شەقامی متەنەبی گفتوگۆ لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەین. هەرچەندە بەشێکی زۆر لە دانیشتوانی بەغداد بەڕاستی هیچ ئومێدێکیان بە هەڵبژاردن نییە. تەنانەت میوانەکەی ئەمڕۆشمان دەنگ نادات. بۆیە با پێکەوە گوێی لێ بگرین بزانین ئەم ناومێدیە لە چیوە سەری هەڵداوە. سڵاو، من مەلەک موهەنەد، قوتابی پزیشکی دانم، دانیشتووی بەغدام و دەنگ نادەم. مەلاک باسی خوێندنەکەت چەند بۆ بکە. خوێندن لێرە لە بەغدا بەگشتی چۆنە؟ باشە، بە تایبەتی زانکۆکەم زۆر باشە و حەزم لێیەتی، پسپۆڕەکەیشم بە هەمان شێوە. تۆ ئاواتەکانت چییە؟ حەز دەکەی لە داهاتوودا خۆت لەکوێ ببینیتەوە؟ ئینشاءڵڵا ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ماستەر تەواو بکەم، بۆنە؟ ئینشاءڵڵا بە دڵنیایەوە بۆنە. داهاتووی خۆت لە عێراق دەبینیت؟ دەتوانیت ببیتە باشترین و بەناوبانگترین پزیشک لە عێراق؟ نەخێر. بە حکمی ئەوەی ئەو کۆمەڵگای کە ئێستا تێیدا دەژین، یەکەم شت من لە بەشێکی پزیشکیم نەخۆشخانەکان زۆر کەمن. ئێمە لایەنی کەم لە هەموو ناوچەیەکدا پێویستمان بە نەخۆشخانەیەکە، چونکە ئێمە ژمارەمان زۆرە. پسپۆرە پزیشکەکانی دیکە ژمارەیان زۆرە. ئەمانە هەمویان لە کۆتاییدا کاتێک تەواوی دەکەن و دەردەچن لە زانکۆ شوێنێک نادۆزنەوە بۆ ئەوەی کە کاری تێدا بکەن و دابمەزرێن. بە تایبەتی ئێمە لەم بوارەیە زۆر زوڵم لێکراوین و من بە ئەستەم ئەیبینم کە کاتێک دەردەچین لە زانکۆ دابمەزرێن و زیاتر کارەکانمان لە کەرتی تایبەتایە نەوەک لە گشتی. ئەمانە کاریگەری لەسەر تۆش هەیە؟ بەڵێ، بێگومان کاریگەری لەسرم هەیە، چونکە من مرۆڤێکم دەمەوێت ئاوات بەشتی بەرزترەوە بخوازم، بەڵام بە حکمی ئەوەی کە ئێستا ژینگەکان هەموو ئەو شتانەی تێدا نییە کە ئاواتیان بۆ خوازین. ئیتر چی بکەین؟ بەرزترین ئاست کە مەلاک حەز دەکە خۆی تێدا ببینێتەوە چییە؟ بەرزترین ئاست ڕاستیەکەی زۆر شتن. سەرەتا بیرم لەوە کردەوە ماستەر تەواو بکەم، بەڵام ئێستا تاواکردنی ماستەر زۆر قورس بووە. حەز دەکەیت لەکوێ ماستەرەکە تەواو بکەیت؟ حەزم لێ بێت لە عێراق؟ نازانم حەز دەکەی لەکوێ ماستەرەکە تەواو بکەیت. من شوێن دیاری ناکەم. نازانم، بەڵام زیاتر لە دەرەوەی عێراق. بە دیاریکراوی لەکوێ؟ ڕەنگە لەندەن. ئینشاءڵڵا لەو شوێنە دەبێت کە تۆ دەتەوێت. مەلاک، بابێنە سەر بابەتە سەرەکیەکەمان. تۆ دەنگ نادەیت، وایە؟ ڕاستە. بۆچی؟ نازانم، بە حکمەوەی کە سوکارەکەم دەنگیان نەداوە، ئەوش کاریگەری لەسەر من هەبووە، گەورە بووم و نەمبینین دەنگ بدەن. ڕەنگە ئەگەر ئەوان دەنگیان بدایە منیش دەنگم دابا بە حکمی ئەوەی کە ئەوان پێیان وا دەبوو کە کەسێک هەیە شایانی ئەوە بێ دەنگی پێ بدەین. واتە تاکە هۆکار کەوای لێ کردووی دەنگ نەدەیت ئەوەیە کە بینی و تا هیچ کەسێک لە ئەندامانی خێزانەکە دەنگیان نەداوە. بەڵێ تەواوە، هەروەها لەبەرەوەی کەسێک ناناسم دەنگی پێ بدەم. کەس نییە شایانی دەنگی تۆ بێت؟ نییە؟ نییە. ئەم بیرکردنەوەیت لەکوێوە بۆ هاتووە کە کەس شایانی دەنگی من نییە؟ بە حکمیەوەی هەموو چەند ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێ و ئەوانەی دەیان ناسم دەنگ دەدەن، بەڵام لە کۆتایی هیچ کەسێک گۆڕانکاری نابینێ. شتێک نابینم کرابێت تاوەکو بڵێن باشە و کەسێکەیە شایانی ئەوەیە دەنگی پێ بدەین. بۆ نمونە چی؟ هەلی کار نییە. زۆر گەنج هەن دوای تەواوکردنی خوێندن و دەرچوونیان تەعین ناکرێن، دانامەزرێن، بۆی خۆیان کاری ئازاد دەکەن. ئەوەش کاریگەری لەسەر زۆر شتە بێت، چونکە ناتوان خۆیان پێک بێن و ناتوانن بگەن ئەو شتەی کە ئاواتی بۆ دەخوازن. ئەمەش کاریگەری لەسەر زۆر شتی دیکە هەیە. باشە، بابیت لە بابەتێکی گریمانەیی بکەینەوە. تۆ ئەندامی پەرلەمانیت. باشە. پزیشکێکمان هەیە لە پەرلەمان و ناوی مەلاکە. چی بۆ گەنجانە دەکات کە ئەوانەی لە پەرلەمانن پێشتر نەیانتوانیوە بیکەن؟ باشە، باسی بوارەکەی خۆم بکەم. بێگومان. یەکەم شت، ئەگەر دەسەڵاتم هەبێت لە هەموو ناوچەیەکدا نەخۆشخانەیەک دروست دەکەم. بەلایەنی کەمەوە کاتێک گەنجان زانکۆ تەواو دەکەن بێکار نەبن و شوێنێکیان دەبێ بۆ دامەزراندن. موچەیەکی باشیان هەبێ،
بتوانن خۆیان پێک بهێن و هەموو ئەو پرۆژانی لە خەیاڵیاندایە جێبەجێ بکەن. بەڵام پێت وایە پەرلەمانتار دەتوانێت ئەو کارە بکات؟ ئاساییە. ئایا ئەمە زیاتر کاری حکوومەت نییە؟ تۆ چۆن ئەمە دەبینیت؟ پێت وایە کاری حکوومەتە یان پەرلەمانتار؟ ئاساییە. ئەگەر پەرلەمانتاران لە نێوان خۆیاندا یەک بگرن دەتوانن گۆڕانکاریەکی گەورە دروست بکەن. ئەمە تەنیا لەسەر یەک کەس نییە. نەخێر، پێویستە کۆمەڵێک خەڵک لەسەر شتێکی دیاریکراو یەک بگرن، بە دڵنیایەوە دەتوانن بیکەن. باشە، بەڵام هەمیشە ئەو گەنجانەی دەنگ نادەن ئەم تێبینیانەیان هەیە. لە کاتێکدا دەنگی گەنج ڕۆڵی هەیە. مادام بۆچی دەنگ نادەن و خۆتان داهاتوو دروست بکەن؟ ئێوە ئەو بربژێرە هەڵدەبژێرن کە پێتان وایە شایانی پۆستەکەیەتی. چونکە نابێت هەموو شتێک تەنیا سکاڵا بێت و گلەی بکەین. پێویستە کار لەسەر ئەو شتەش بکەین کە سکاڵای لێ دەکەین. ئەگەر تۆ نەتخوێندبا دەتوانی ببیتە پزیشکی ددان بەبێ خوێندن و هەوڵدان. نەخێر. وایە تاوەکو دەگەیت بێگومان. بۆچی هەوڵ نادەن دەنگ بدەن بۆ ئەوەی ئێوە کەسی گونجاو لە شوێنی گونجاو دابنێن؟ لەوانەیە کە براکانمان خوێندنیان تەواو کرد و ئەوانەی پێشتر دەنگیان داوە ئەگەر ئەنجامێکیان بینی بە لەوانەیە کاریگەریان لەسەر منیش هەبوایە. من نازانم، بەڵام بە گوێرەی ئەو کەسانەی کە دەیانناسم و باسم بۆ دەکەن ئەوانش برا گەورەکانیان هیچیان دەست نەکەوتووە. ئەگەر باوکت یان خانەوادەکەت بە کشتی دەنگ بدەن تۆش دەنگ دەدەیت؟ دیسان نەخێر. کەواتە بابەتەکە پەیوەندی بە خانەوادەوە نییە. نەخێر، ئەمە بابەتی داهاتی خۆمە. ئافرین. من زانکۆ تەواو دەکەم. باشە، دوای ئەوە چی بکەم؟ لە ماڵەوە دادەنیشم مەگەر کلینکێکی تایبەت هەبێ کاری تێدا بکەم. باشە، بە دڵنیاییەوە لە زانکۆ هاوڕێت هەن؟ بەڵێ. بەگشتی باسی هەڵبژاردن دەکەن؟ بە پێی ئەو کەسانەی من دەیان ناسم زۆربیان کاتێک دەنگ دەدەن دەنگ بە کەسێک دەدەن کە دەیان ناسن. بۆ نمونە یەکێک لە خزمەکانیان یان دۆستی خێزانەکەیان یان ناسیاوێکیان بێ، ئەمە سوودیان پێدەگەێنێ. بەڵام زۆربەی ئەوانی دەیان ناسم تێبینیەکانیان وەکو هیم منە. باشە، مەلەک تۆ ئەم دیاردەیە چۆن دەبینیت؟ ئەوەی کەسێک دەنگ بە بربژێرێک بدا چونکە لە عشرەتەکەیەتیان دەیناسێت، ڕای تۆ لەسەرمە چییە؟ من ئەگەر کەسێک لە عشرەتەکەم بێت و بەڕاستی بیناسم جێگەی متمانە بێت و بتوانێت شتێک بکاو بکە بۆچی نە؟ بەڵام گەنجان چۆن بزانن؟ بۆ نمونە ئەگەر دە بربژێر بێنە پێشیان و هەمویان بەڵێن بدەن چۆن بزانن کامیان بەڵێنەکانیان ڕاستە؟ نازانم، مەگەر تەنیا بە تاقیکردنەوە بێ. پێویستە کەسێک هەڵبژێرن دواتر ببینێ ئایا و کەسە ڕازگۆ دەرەچێیان نا. باشە، مەلاک بۆچی تاقی ناکاتەوە؟ کەسێکی شیاو نییە. لە نێو هەموو ئەو بربژێرانەدا خۆی ئەمە پرسیارێکە چۆن لە نێو هەموو ئەو بربژێرانەدا هیچ کەسێکی ڕازگۆ نییە کە بتوانی دەنگی پێ بدەیت؟ بێگومان دەتوانم. کەسم نەبینیوە گرنگی بە داواکاریەکانی گەنجان بدا بۆیە. هەز دەکەیت تەنانەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنیشدا گرنگی بە داواکاریەکانی گەنجان نەدراوە؟ نەخێر. واتە تەنانەت هەڵمەتەکانی هەڵبژاردنیش هێشتا هەروەکو جارانن. ڕاستە هەندێک شت گۆڕاوە وەکو گۆڕانکاری لە شەقام و ناوچەکە، بەڵام گەلیان بەجێ هێشتووە لە کاتێکدا گەل بنچینەی وڵاتە. چ جۆرە بانگەشەیەکی هەڵبژاردن هەیە؟ ئەگەر ببینیت دەڵێیت ڕەنگە دەنگ بەم کەسە بدەم چونکە بانگەشەیەکی نوێ لە عێراقدا. هەر شتێک کە جیاواز بێ لە ڕابردوو بتوانێت پشگیری گەنجان بکە بۆچی نا پشگیری دەکەین. باش، حەز دەکەم پرسیارێکت لێ بکەم. چی یاسایەک هەبووە کە لە ڕابردوودا لە پەرلەمان دەرچووە بەڵام بە دڵت نەبووە؟ دوایین شت ئەوە بوو کە مافی بەخێوکردنی منداڵ بۆ باوک بێت. مەبەستت یاسای باریکەسیە؟ بەڵێ. تۆ لەگەڵ ئەو یاسایە نەبوویت؟ نەخێر. بۆچی؟ چونکە هەست دەکەم ئەوانە منداڵن. بۆچی مافی بەخێوکردنی منداڵ دەدەنە باوک لە کاتێکدا دایک زیاتر لیان تێدەگا؟ نەک هەموو دایکێکیش و ڕاستە هەموو باوکێکیش خراپ نییە، بەڵام بەڵێ. کاتێک یاساکە دەرچوو هەستت چۆن بوو؟ مادام ئەوەندە پێت ناخۆش بوو. هەستم کرد نەخێر دژی ژنانە. لەگەڵ باوکت باس ناکرد؟ بەڵێ. چیت پێگوت؟ ئەو چۆن وەڵامی دایتەوە؟ باوکم بەدڵی نەبوو، ڕازی نەبوو، گوتی نەخێر هەڵەیە. بابەتی بەخێوکردنی منداڵ و بابەتی هاوسەرگیری لە تەمەنی بچووک جا چ کچانی منداڵکار بن یا هەر شتێکی دیکە هەمووی دەبوو هەموار بکرێتەوە. واتە دوور لە ئاین و ئەم شتانە. بەڵام
لە کۆتاییدا هەر عەقڵ حکوم دەکات. کاتێک پەرلەمانتارانت لە پەرلەمان بینی بەو شێوەیە کاریان لەسەرەوە یاسایە دەکرد، کاریگەری لەسەرت هەبوو؟ ترسام چونکە منیش دواتر ڕەنگە خوێندن تەواو بکەم و هاوسەرگیری بکەم. ئەمە شتێکی ترسناکە و زۆر کاریگەری لەسەر دەروونم هەیە. ڕاستە. مەلک هەز دەکەی دەنگی ئێوەی گەنجان لای بەرپرسان دەبیسترێت؟ نەخێر بەڕاستی من نبینم گرنگی بە توێژی گەنجان بدەن. کەسیش ئەمە ناقۆزێتەوە کە ئێمەی گەنج ژمارەمان زۆرە و لە هەمان کاتدا دەتوانن شتانێک بکەن کە سوودی بۆ گەنجان هەبێ بۆی دەنگیان بەدەستبێن و هەڵیان بژێرین، بەڵام کەس گرنگی بە من نادات. باشە ئەزیزم، گەیشتینە کۆتایی بەرنامەکە، پەیامت بۆ دەسەڵات چییە؟ حەز دەکەی چیان پێ بڵێیت؟ حەز دەکەم پێیان بڵێم کە گرنگی بە توێژی گەنجان بدەن، بە تایبەتی کە گەنجان داهاتۆن. گرنگترین شت کە پێویستمانە دامەزراندن و کارە. لە ڕووی کۆمەڵگە پزیشکیەکانەوە پێویستمان بە نەخۆشخانەیە بۆ ئەوەی تێیدا دابمەزرێن. خۆزگە پەرە بەتوانە و بەهرەکانی گەنجان بدەن و گەشەیان پێ بدەن.